ئەسەر ئەو هەواڵەی چ ئەمن بە هەڵم تێمەگەن یەکەم کەس کە بڵاوم کردەوە کە ئەوڕۆ بڕیاری کۆنگرە دەرەچیتن دووش هەندێک سەرنج دەم یەک ئەو جەلامە تەلەفۆن بەشداری نەکردی من هەڵە بووم هەواڵەکەم لەو میدیای تورکی و لەو یوسف شەریفەی وەگرت کە دوێنێ بڵاوی کردەوە بەڕاستیم تەڕەدیدم بە زۆر برادرش کە گوتی قادر نا ئەوڕۆ ئەگەری زۆرە ڕابگەیەندرێ دوو ئۆزەلان تەلەفۆن بەشداری نەکردێ بەڵام یەکێک لەوانەی لە زیندان لەگەڵی بووە ئۆزەلان هەزم سێ کەسر ناو زیندان لەگەڵیدایە ئەوان یەکێکیان بەردایە راپۆرتێکی 56 لاپەڕی بردێ لەوێندە لە کۆنگرە خوێندیتەوە لە جیاتی تا ئەمتیان بەشێک لەوە لە بەباری ئەمنیە چۆن دەکرێت ئۆزەران تەلەفۆن لۆ شوێنێک بکاتن کە بزانن لە چێنە بێگومان ئەگەری کوشتنی هەر هەمیان دەوێت کە تورکیا سیقەنیان بۆیە راپۆرتێک ڕەوان کرایە دوو بەڕێزان ئەو بڕیارانەی ینی ئەو بەلاغەی ئەو بەیاننامەی بە ناوی کۆنگرەی نوێی قەندیل لێکان دەرچووە یەک تێکس تێدانی باز لە هەڵوەشانەوە بکە هیچ شش تێدانی ئەمە ناتوان هیچ قسەی بکەن هەرچەندە ئۆزەران داوای کردبوو کۆنگرەی هەڵوەشانەوە بکەن و ئەوانش ئامادەیان دەربڕی بوو بەڵام ئەو تێکسێ بڵاو کرایەوە هیچ تێدانە بۆی ئەمە ناتوان هیچ قسە بکەین هەتا تێکستێک دێتن سێ لەوێ باز لەوە دەکەن ئەنی جانی بەرەنگاری و داخوازی مافی کوردوانیان تاکیت کردەوە بەس ئەلێن شەهید سورەیە ئۆندەر سەری سورەیە ئۆندەر شەهیدی بەکاردێنن شتێکی جێگای سەرنجە ینی ئەوانش پەنجەی تیرۆرکردنی لە بۆ ڕادەچێشنەوە و کات ئەحمەد تورکیشان لەو لیژنێ ئاشتی ئاوت کرد و دەوڵەت باخسەریش بەڕێکەوت لە مەرگ گەڕایەوە ئەوانە هەموو نیشان دەدا بەرەی دژە ئاشتی گەلک بەهێزە لەوێن دەر بەڕێزان خاڵش کەش بڵێن یعنی ئێمە زۆر جار ینی پەلە بڕیاردن پەلە بڕیاردان باش نییە مەسەلەن ئێستاکە تا ئێستامە هیچ نازانین بۆ بین تەقیمی زۆر بکەین هەڵوەشا و ئاش بەتاڵ کراوە با پەلە نەکەین کە بڕیارەکان دەرسۆ دەمی قسە دەکەین ئێمە خۆمانە سەرنج بدەین ڕەخنە بدەین بەڵام بە پێی تێکس ئەو تێکسێ بڵاو کرایەوە یەک دێری تێدانە باسی هیچ بکاتن و قسەیە کە ئیمنێ ئەو یوسف شەریفێ ئینسان بە ویژدان بڵێت کوێگەنا دەبتە دزی هەر ئەوە نییە ماڵ بدزی فکری خەڵکیش بدزی وتی قەندیلەکان ئامادەن باوک هەل بکەن لە پێناوی کوڕ قوربانی بە باوک بدەن لە پێناوی مەسەلەکە چێ مەسەلەکە ئەوەیەکە پاکەکە بانەمێنێت ئەوڕۆ 120,000 چەکداری مدەڕەبی حەسەدە هەیە بە پێشکەوتین ئێوانی سەرژەم و ئاپۆچینە بەهەرحاڵ با پەلە نەکەین بزانین لەگەڵ ڕووداوەکان بە پێ ڕووداوەکان قسەکە من بۆ خۆم ڕەشبی نیم قەت لەگەڵ ئەوەی زۆر هاتینە پێش یعنی ئەو کۆنگرە دەبە درەنگ بکرێ و ئەو جەلان ئازاد بکرێ وە زیندانیەکان و تورکیا هیچ نیەتێک پیشان نادا بەس سقم پێیانە کە ئەوانە ئەو هێزە نین برا مەلا مستەفا و 75 نین بە تایبەتی لە وەختێکدا کە نۆتنۆ هەموو دنیا دژیان بوو کۆڵیان نەدا نۆری ئێستاە تورکیا وەزئی ئەوەندە شڕە ئەوانی ژۆزیان ئەوەندە باشە بێ کۆڵ بدەن